بە پێی ئیشەکەی و بە پێی ئەو پێداویستی ئەو پرسیار و ئەو وردبینی و ئەوانەی کە لە قایمەکەیکن لە هەندێک وەزارەت چەند ڕۆژێک ماونەتەوە بە پێی ئیشەکانیانە بێگومان کە دیوانی وەزار لە دیوانی وەزارەتەوە دەست پێەکەن دوایی عینە وەرەگرن لە بەڕێوەبەرایەتەکانی تر لە هەولێر یا لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان. ئێمە سوودمان لە سیستەمی بایۆمەتری وەرگرتۆ بەڵام ئەوان لیستێکی تایبەتیان ناوینەتێ بە ناوی فەرمانبەر وەزفی وەزیفیەکەی ڕێژەی موچەکەی بەبێ پاشەکەوت ئێمە بە پێی لیستەکەی ئەوان زانیاریەکانمان پڕ کردوەوە بێگومان سوودمان لە بایۆمەتری وەرگرتۆ ئەوان خۆشیان کە ئێمە لیژنەی باڵاکە کۆبووینەوە لەگەڵیان ئەوان نوێنەری بایۆمەتری لەوێ بوو بۆ هەندێک زانیاری پشت بە بایۆمەتریە بەستن. ئێمە هەموو ئامادەکاریەکانمان کردووە ئەو داواکاریانەی ئەوان کە لە ئێماین کردووە هەر لە لیستی موچار لە ژمارەی فەرمانبەرانی هەمیشەیی لە گرێبەست لە یاسای وەزارەت لە هەیکەلی ڕێکخراوی ئەمە هەموویمان بە زمانی عەرەبی ئامادە کردووە.